سڵاتان لێبێت و بەیانی 24 لە ساڵێکی نوێوە لێتان پیرۆزەکەم. هیوادارم کە ساڵێکی پڕ لە خێر و خۆشی بێت. یەکەم ئەڵلقەی بەیانی 24 لە یەکەم ڕۆژی ساڵی نوێی زاینی کە 2022 لێتان پێریزەکەم و ئەمڕۆ بەیەکەوە یەکەم ڕۆژ لە پرۆگرامی بەیانی 24 بەیەکەوە دەبین و وەک دەزانن کە زۆربەی وڵاتانی جیهان یاخود بەشێک لە وڵاتانی جیهان دوێنێ شەو دەرباسی ساڵی نوێبوون و ئەم وێنانەی شوێنەی ڕاستەوخۆی نیویۆرکن کە ئێستا پێشوازی لە ساڵی نوێ دەکات و ئەوەی کە دەیبینین ئێستا ئەو ژمارانە بە شێوازێک کە وردەوردە بەرەو ساڵی نێڕۆن. بەڵێ ئەوەی کە دەیبینن چرکە ساتەکانی یەکەمی ساڵی نوێی نیویۆرکە کە خەڵک بەگشتی لە نیویۆرک کە یەکێکە لەو وڵاتانی کە لە بۆنە و یادەکان خەڵکێکی زۆر تێدا کۆ دەبێتەوە بە تایبەتی خەڵکی ئەمریکا جگە لەوە خەڵکانێکی دیکە بۆ بینینی ئەو یاریە ئاگرینانە و هەروەها پێشوازیکردن لە ساڵی نوێ ڕوودەکەنە نیویۆرک. وەک باسیشمان کرد نیوەی یەکەمی گۆی زەوی بە دوێنێ شەو چوونە ساڵی نوێوە، نیوەی دووەمی گۆی زەویش کە ئەم وڵاتانە دەگرێتەوە کە وەکو ئەمریکا و وڵاتانی نیوەی دووهەمی گۆی زەوین ئەوان ئێستا پێیان نایە ساڵی نوێوە و دیارە بە یاری ئاگرین چەندین بۆنە و ئاهەنگ لەم شەوەیە دەگێڕن. ئەم وێنانە وێنەی نیویۆرکن کە ئەتوانین بڵێن یەک خولەکێک کەمتر یاخود یەک خولەکێک زیاترە کە پێی نایە ساڵی 2022. بێگومان ساڵی 2021 پڕبوو لە ڕووداوی جۆرا و جۆر و ماوەی یەک دوو ساڵێکە بوو کە زۆر بە چڕی و پڕی یادی سەری ساڵی زاینی نەدەکرایەوە، ئەویش بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا. بەڵام وەک دەبینین ئێستا لە نیویۆرک خەڵک یەکتر لە ئامێز دەگرن و خەڵک خۆشحاڵی خۆیان دەردەبڕن بە هاتنی ساڵی نوێ. بێگومان دیمەنەکانی وڵاتانی دیکەشتان بۆ دەگوازینەوە کە لە دوێنێەوە ئەوانیش پێیان نایە ناو ساڵی نوێوە. یەکێک لە وڵاتانەی کە زۆر زۆر گرنگ بوو کە پێیان نایە ساڵی نوێوە کە بە یاری ئاگرین ئەمە ئوسترالیایە. دووهەم وڵات بوو ئوسترالیا کە پێی نایە ساڵی 2022. هەر وڵاتێک بە شێوازێکی جۆرا و جۆر، بەڵام ئەوەی کە هەمویانی کۆئەکردەوە یاری ئاگرینەکان بوو کە بە یاری ئاگرین پێشوازیان لە ساڵی نوێ دەکرد. بەڵێ ئەمش کە دەیبینن چەند دیمەنێکی کۆریای باکوورە پیۆنگیانگ بۆ مەرجێکە ئەم وڵاتە وڵاتێکی داخراوە، بەڵام پێشوازیەکی زۆر گەرمی لە ساڵی نوێی 2022 زاینی کرد و ئەوانیش بە هەمان شێوە با دانانی وێنەی سەرۆکیان و هەروەها
کۆبوونەوەی خەڵک لە بەردەمی کۆشکێکی شاهانەی گەورەی ئەو وڵاتە لەوێوە پێشوازیان لە 2022 کرد هەروەک وڵاتانی دیکەش بە هەمان شێوە ئەم یادە و ئەم بۆنەیە بۆیان گرنگە ئەویش بە بەجێهێشتنی ساڵی 2021 بە هەموو خۆشی و ناخۆشیەکانی بەجیان هێشت و پێیان نایە ساڵی نوێ 2022. 모진 풍파를 다 막아주며 마음 보답지요 어머니 땅을 받들자 충성으로 받들어 가자 어머니 우리 힘내는 거친 하늘속 산천리 بەڵێ ئەمیش کاتژمێری گرینچ لە لەندەن کە لە بەریتانیاش 2022 بۆنەیەکە کە هەنگاونانە بۆ ساڵی نوێ وامانش وێنەی وڵاتی بەریتانیا لە لەندەن کە و ئاهەنگە دەگەڕێت و بە یاری ئاگرین ئەمانش بە هەمان شێوە پێشوازی لە ساڵی نوێ دەکەن. بەڵێ ئەمانەش وێنەی فەڕەنسان لە پێشوازی ساڵی 2022 کە برجی ئێڤڵ بە ڕووناکی ڕازێنراوەتەوە بە چەند جۆر ڕۆناکی کە بە شێوازێکی پێشکەوتوانە و تەکنەلۆژیای نوێ وڵاتان زۆر بە شێوازێکی جیاواز ئەم ساڵ پێشوازیان لەم ساڵە کرد بە یاریاگرینەکان و بە ڕووناکیە جیاوازەکان ئەمیش برجی ئێڤڵە بۆ دەتوانین بڵێن لە پاریس ئەم یادە بەم شێوەیە کرایەوە. ئەمانش وێنەکانی مەدریدن لە ئیسپانیا کە خەڵک لەوێ کۆبوونەتەوە بۆ ماڵاواییکردن لە 2021 و هەنگاونان بۆ ساڵی 2022. و دەچینە پایتەختی ئیتاڵیا ڕۆما کە ئەوانی شەوی ڕابردوو ماڵاواییان لە 2021 کرد و 2021 دەرباز بوو و پێیان نایە 2022ەوە. زۆربەی وڵاتان وەک باسم کرد کە بە یاریە ئاگرینەکان لە بەردەمی شوێنێک کە سمبولی وڵاتەکەیانە لەوێ گردبوونەوە و لەوێ یادی ساڵی نوێ دەکەن. و وێنەکانی مۆسکۆش یەکێکی دیکەن لەو وێنانەی کە مۆسکۆ شەوی ڕابردوو لە سەرماوسۆڵێکی زۆر و لە ناو بەفربارین ساڵی 2021 بەجێهێشت و پێی نایە ساڵی 2022 ئەمیش وێنەکانی مۆسکۆیە کە ئەوانیش بە هەمان شێوە بە چەند شێوازێکی
جۆرا و جۆر لە یاری ئاگرین پێشوازیان لەو ساڵە کرد. و ئەمیش وێنەکانی بورجی خەلیفەیە کە لە هەموو وڵاتانی دنیا زیاتر سەرنجی خرایە سەر شەوی ڕابردوو بۆ هۆیەی کە زیاتر لە 15 خولەک یاری ئاگرین لەسەر بورجی خەلیفە نمایش کرا کە بە تەکنەلۆژیایەکی زۆر نوێ جگەلەوە بە درۆن چەندین نمایشی ئاسمانیان ئەنجامدا و دووبەی توانی جارێکی دیکە ناوی خۆی لە کتێبی گینس تۆمار بکات بەو یاریە ئاگرینانە کە هیچ وڵاتێک جگە لە خۆی زیاترین یاری ئاگرینی بەکار نەهێنا بۆ ماوەیەکی دوور و درێژ لەسەر بەرزترین تاوەری هەموو جیهان توانی ئەو یاریە نمایش بکات و سەرنجی هەموو دنیا بۆ لای خۆی ڕابکێشێت. و ئەمەش کە دەبینن ئەمەش بلەگرادە کە لەوێش بە هەمان شێوە بە یاریەکانی ئاگرین و کۆبوونەوەی خەڵک بە تایبەتی لە شەقامەکان هەرچەندە بەشێک لە خەڵکیش لە ماڵەکانی خۆیان ئاهەنگ دەگێڕن بەڵام لە وڵاتانی ئەوروپی بە تایبەت ئەم وڵاتانی کێستا بیرمان زۆربەی زۆری خەڵک دێنە سەر شەقامەکان ئاهەنگ و خۆشی دەیگێڕن و پێشوازی لە ساڵی 2022کەن. و ئەمی شوێنەکانی ئەو وڵاتەیە کە ترانزلێتە بۆ هەموو وڵاتانی ئەوروپا کە زۆربەی کۆچبەران لەوێوە کۆچ بۆ ئەوروپاکان یۆنان لە ئەسینە ئەمەش ئەسینایەکە یاریە ئاگرینەکان لەوێ بە شێوازێکی جیاواز نمایش دەکرێت و ئەوانیش بە هەمان شێوە یادی یاخود بەخێرهاتن لە ساڵی 2022کەن بەو هیوایی کە ئیتر هەموو وڵاتان دەرباز ببن لە نەخۆشی و ڤایرۆسی کۆرۆنا ڕەنگە ئەمە ئاواتی هەموو خەڵکی جیهان بێت. و ئەمە شوێنەکانی کۆپنهاگن کە لە دانیمارکە بۆ پێشوازیکردن لە ساڵی 2022 و مەڵاواییکردن لە 2021 بێگومان دەربازبوون لە 2021 بۆ 2022 لەو ماوە چرکە ساتە کەمەدا خۆشیەکی زۆر دەردەبڕێت و یاریەکی ئاگرینی زۆر دەکرێت. یاری ئاگرینەکان هەمیشە سمبولی دەربازبوونن لە ساڵێکی ڕابردوو بۆ ساڵی. باڵێ ئەمیش سەرایڤۆ کە لە بۆسنیا سەراژێڤۆش بە هەمان شێوە لە هەموو یاخود لە سەرتاسەری شارەکە ئاهەنگ و خۆشی دەگێڕێت وەکو هاوچەشنی وڵاتانی دیکە و ئەمی شوێنەکانی سەراژێڤۆیە کە لە بۆسنیا پێشوازی دەکەن لە ساڵی 2022. بەڵێ ئەمەش شوێنەکانی ڕیۆ دی جانۆرۆیە کە خۆی بۆ خۆی هەر ناوی بە شاری فستیڤاڵەکانداوە لە بەرازیل بەردەوام تێدا ئاهەنگ و فستیڤاڵ دەگەڕێت پێی دەوترێت ئەو شارەی کە هیچ کات نانو و هیچ کات خەوی لێ ناکەوێت و نەنووسووە هەمیشە زیندۆ خەڵک هاتوچەی تێدا دەکەن. ئەمی شوێنەکانی بەرازیلە کە لە پایتەختەکەی ڕیۆ دی جانێرۆ و بڕیاریشەکە لە مانگی 2 لەم شارە فستیڤاڵی سەدا بەڕێوە بچێت کە گەورەترین فستیڤاڵی سەدەیە.
بەڵێ پێمان نایە ساڵی نوێ ماڵاویمان لە 2021 کرد بە هەموو خۆشی و ناخۆشیەکانی هەرچیەک بوو لە ساڵی 2021 هەمووی چووە پەراوی مێژووەوە و هەڵگیرە و چاڕوانی لە ساڵی داهاتوو ڕووداوی خۆش ڕوو بدات. ڕەنگە ساڵی ڕابردوو کۆمەڵێک وەک وتمان کۆمەڵێک لە دەست درابێت، کۆمەڵە شتمان ئازیزمان لە دەست دابێت، کۆمەڵە شتمان لە دەست دابێت، بە تایبەتی کۆمەڵێک دیسانەوەڵەم ئازیزمان لە دەست دابێت و نەمانتوانی بێت وەک پێویست گرنگیان پێ بدەین. ئەوەی ئەمانەوێت باسی بکەین تا چەند گرنگیمان بە کات داوە، تا چەند توانیومانە سوود لە کات وەربگرین. ئێستا کە ساڵی 2021 تێپەڕی ڕەنگە ئێستا بیر بکەیتەوە خۆزگە فڵان شت بووە لەگەڵ فڵان کەسی ئازیزمان، خۆزگە دوو شەی جوانمان بە یەکتری بتوایە یاخود بە یەکەوە دانیشتێکمان بکردایە. ئایا بزانین ئێستا کە ئەو ساڵە تێپەڕیوە ئەو خۆشەویستیانەی کە نەمان بەخشیوە درێغمان لێ کردووە، ئایا ئێستا پەشیمان نین لێی بۆ ساڵی 2022 دەبێت چۆن پێشوازی لێ بکەین، چونکە هەموو دنیا لەسەر خۆشەویستی دەتوانین بڵێن ڕاوەستاوە. هاوکارمان دالیا لەو بارەوە بۆ چوونی بەشێکی هاوڵاتیانی وەرگرتووە بابینەری بین و دواتر زیاتر ئەو بابەتە تاوتریەکەی بین. ساڵی نوێ واتە ڕۆشتنی ساڵێک لە تەمەنمان، بەڵام زۆر جانەمان توانیوە هەستی خۆمان وە کاتی پێویست بۆ ئەو کەسانە تەرخان بکەین کە خۆشمان دەوێن. بۆیە با ساڵی 2022 بکەینە دەواازەیەک بۆ پێدانی کاتی زیاتر بە ئازیزانمان. لە ڕێگەی وەرگرتنی بۆ چوونی هاوڵاتیانەوە دەمانەوێت بزانین تا چەندە ئامان گیانە لە ساڵی 2022دا کاتی زیاتر بۆ ئازیزانیان تەرخان بکەین. بەتایبەتی گەنجەکان هەسەکەی ئەم خۆ تەرخانکردنا هەیە بۆ یەکتریمان خۆش بێ کاتی زیاتر بۆ یەکتری دابنێ بەتەکیت بەڵێ چونکە ئێستێک جاری یاریوامان لێ هاتووە هەموو کەسێکمان خۆش بێت و زیاتر گرنگی بە یەکتر بێن. تۆ لە ژیانی خۆتە هەبووە کەسێکت خۆش بوێت بۆ نەکچ بێ یان کوڕ بێت نەوتوانی بێ بۆی دەرببڕی بۆ هاوڕێ کچەکانم بەڵێ هاوڕێ کوڕ نەخێر هاوڕێ کوڕیشم نەبووە و بۆ هاوڕێ کچەکانم بەڵە زۆرم خۆشەوێن و ئینشەڵڵا هەر ئەمێنن بووم. تا چەندە لەگەڵ ئەوەیە کە بۆ نەمەسوود لە کات وەرناگرین بە تایبەتی ئەگەر کەسێ لە ژیانمانە بێ ئەو خۆشەویستی بۆ دەرنابڕین کە هەمانە بۆی لە دوای ڕۆیشتنی یان دوورکەوتنەوەی ئینجا هەست بە بۆشایی ئاکەین. کاتەکانمان وەکو پێویست سەرف ناکەین لە شتێکا کە پێویستمانە وەکو ئەوەی کە ئەڵی ڕۆشتن ئەویان وەکووە یان نازان بڵم چۆن کەسێکمان خۆش نایە هەتا کە ئەڕوا لە لاما اینجا گرنگی پێین کە ئەزانین ئەو کەسە چەند گرنگ بۆ لە ژیانمانە ڕۆشتووە. زۆر باس لەوەکرێ ئەو مرۆڤانەی کە خۆشمانەوێن نەماتوانێت بە تەواتی قەدریان بگرین هەتاوەکو لە ژیانمانە ڕۆشنێتە دەرە ئەو وەختە هەسمان بە گرنگی ئەو کەسانە کردووە لە ژیانی تۆە ئەمە بووە یان ئەگەر نەبووە چیت هەیە تاوەکو خەڵک پابندی ئەوە بێت کە کەسێ لە ژیانیاتی ئەو کاتە قەدری بگرێت نەک ئەو کاتێک کە ئەڕوات. ڕاستە وەڵاهی ئێمە ینی ڕاستی تا مرۆڤەکان لە دەست نەدەین قەدریان نازانین یان ئەوە شتێک هەموو کەسەی زانێ بە زۆر جاریانی دووبارە لەبەرەوەی نازانانی بەپی مەشغوڵێکەتە ئاینەن ینی مەشغوڵێکە کارە کاتە سەر ئەو یان تۆ نەتوانی لەگەڵ دەوروبەرە زۆرتر کات بیتە سەر ئەوە شواکە دووبارە ینی چۆن بڵێ نەتوانی کاتیان لەسەر ببیتە سەر لەگەڵیانە. بەڵێ سوودم بینیوە لەگەڵ خێزانەکەمان لەگەڵ هاوڕەکانمە لەگەڵ کەسە نزیکەکانمە یعنی ئەوە نایەنێ کە دڵ یەکتر بشکێنین ساڵەکە ئەڕوات. وەکو خۆت باس لەوە کرد ساڵەکانە ڕوان لە تەمەنی ئێمە کەمە بێتەوە چی بکەین بۆ ئەوەی کە قەدری یەکتری بزانین قەدری یەکتر بزانین دڵ یەکتر نەشکێنین پێکەوە هاتنۆتە دەرەوە بۆی پێکەوە خۆشی سەری ساڵ بەڕێ بکەن. تا چەندە ئەم خۆشەویستێ سە لە ناو خانەوادەکانە ئابینیت؟ سپاست دەکەم تەبیعی پێشەکی بە بۆنەی سەری ساڵی تازەوە پیرۆزبایی لە هەموو گەلی کورد دەکەم سەرتاسەری کوردستانی گەورە. ئێمڕۆ ڕۆژێکی خۆشە من و خێزانم هاتوونەتە دەرەوە لەبەرەوەی خۆشەویستی لە بینمانە بەیەکەوە گەڕین بەیەکەوە چینە دەرەوە ڕۆژێکی خۆشە لە لامان. تا چەندە گرنگە کات دانین بۆ یەکتریمان خۆش بوێت بەپێی کاتەکان کات بۆ یەکتری زیاد بکەین. خۆی پێویستە کە هەموو تاک یەکتری زۆر زۆر خۆش بێت کۆمەڵگە یەکتری خۆش بێت حکومەتێکی چاک و باش بۆی خۆشی و ئازادی بخاتە ناو کۆمەلگاوە بۆی خەڵک زیاتر دڵی خۆش بێت زیاتر لە یەک نزیک بێتەوە لەم بۆ نانە. کاتم زۆر بۆ داناون ئەوە شتێکی گرنگە لە ژیانە
من بۆ خۆم کاتی زۆرم بۆ ئەوان داناوە چەندێ ینی خۆشیان بوێم یا طبعاً ئەوانی شەبێت ینی کاتیان بۆ من دانابووە. بەڵێ بۆ چوونی هاوڵاتیانمان بینی کە سەبارەت بە خۆشەویستی و کات پێدان بە کەسانی دەوروبەرمان قسەیان کرد بۆی کە زیاتر قسە لەسەرم بابەتە بکەین وە گوتیشم کە خۆشەویستی توانین بڵین ئەڵقەی پێکەوە بەستنی هەر تاکێکە بەوەی دیکە ئیتر چ لە ئاستی تاکا بێت یا لە خێزانە بێت دەبێت ئەو ئەڵقەیە بە بەردەوام بێڵین بە بچەوی بمێنێتەوە نەهێڵین بگاتە پسانن. تریفە جەلال ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی لە سلێمانیەوە لەگەڵمانە زیاتر قسە و گفتوگۆ لەسەرم بابەتاکەین. بەیانیت باش ساڵی نوێت پیرۆز تریفەخان بەو هیوایی کە ساڵێکی پڕ لە خێر و خۆشی بێ بۆ ئێوە. دەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم لە ساڵی نوێ ئەوەی کە لە خۆشەویستی هەمانە ئەوەی کە لە گرنگیدان هەمانە بەراورد بە ساڵی ڕابردوو دەبێت چۆن ئەزمون لە ساڵی ڕابردوو وەربگرین بۆی کە لە ناو ساڵی نوێ زیاتر خۆشەویستی ببەخشین چونکە ئەوانەی کە خۆشەویستی دەبەخشن هەمیشە ئارامترن هەمیشە ژیانێکی باشتریان هەیە و ژیانی دەوروبەرەکەشیان باشتر و خۆشترەکەن. سڵاوتان لێبێ و بەیانیتان باش ساڵی نوێ پیرۆز بێ لە هەموو لایەک و دەپاڕێنەوە لە خۆی گەورە کە ئەم ساڵ بێتە ساڵی خۆشی و دڵخۆشی و خۆشبەختی بۆ هەموو جیهان و گەلی کوردستان بە تایبەتی. طبعاً مەسەلەی خۆشەویستی و پێکەوە بوون لەگەڵ یەکتریا ئەمە یەکێکە لە بابەتە زۆر زۆر گرنگەکان کە ئێمە سەرەتای ساڵە کە لە یەکەم ڕۆژی ساڵە ئێمە جەخت لەسەر ئەوە بکەینەوە چونکە ئەبینین کە هەر یەکە لە ئێمە لە ساڵی پارە کەسێکی ئازیزی لەدەستداوە خۆشەویستێکی لەدەستیاوە کە ئێستا قەدری ئەو کاتانە ئەزانێت کە لەگەڵ یا بوو کە چەندێک دڵخۆش بۆ لەگەڵی و ئەگەر بێت و گرنگی پێنەیە بوو بێت و یا کاتێکی خۆشی لەگەڵ نەبرد بێتە سەر هەمیشە ویژدانی معەزەبە بێ و بێتاقەتە بێ لەوەی کە بۆچی زۆرترین کاتم لەگەڵا بەسەر نەبرد و بۆچی زۆرترین کاتە خۆشەکانم لەگەڵ کەسێکی ئازیزما بەسەر نەبرد. بۆیە زۆر زۆر گرنگە کە ئێمە هەر لە ئێستەوە لە بدایەتی ساڵەوە ئەمانی کە لە ساڵی پارە ڕوویدا هەمووی ببێ بە ئەزمونێک بۆمان کە ئێمە لەمە دووە قەدری خۆشەویستانمان زۆر زۆر بزانین و زۆرترین کاتیان پێ بەخشین و بە باشترین شێوە ئێمە مامەڵە لەگەڵ دەوروبەرەکانمان بکەین. طبعاً بۆ ئەمە زانکۆی هارفارد کە توێژینەوەیەکی کرد کە یەکێک لە دوور و درێژترین توێژینەوەکان کە کاتێکی زۆر زۆری خایەن ئەم توێژینەوەی 79 ساڵی خایەن لەسەر 724 کەس کردیان. لە ماوەی ئەم 79 ساڵەیە بەردەوام تیمێک لەوانەی کە هەڵسان بە توێژینەوە کە بەردەوام ئاگاداری لایانی تەندروستی ئەم کەسانە ئەبوون بە بەردەوامی کۆمەڵێک پشکنینیان بۆ ئەکردن دوای لە کۆتایی توێژینەوەکە ئیشان لەسەر ئەوە ئەکرد باشە ئەم کەسانی کە جەستەیەکی ساغیان هەیە ئەم کەسانی کە زۆر زۆر مرتاحن لە ژیانە هۆکارەکەی چییە؟ دوای کە سریانە کرد لە توێژینەوەکانە دەرەکەوت ئەو کەسێک کە لەگەڵ دەوروبەرەکەیە لەگەڵ خۆشەویستەکانیە پەیوەندێکی زۆر زۆر باشی هەیە و کاتێکی زۆر خۆش ئەباتە سەر دەرکەوت ئەوانە تەمەتوعەکەن بە تەندروستێکی زۆر زۆر باشەوە و ئارامن لە ناخە و زۆر زۆر مرتاحن و زۆر زۆر دڵخۆشن. بۆیە لە کۆتایی توێژینەوەکەیە دەرکەوت کە لە 85 خۆشبەختی مرۆڤ بەسراوە بە پەیوەندیەکانەوە لە 150 بەسراوە بە دەستکەوتە مادیەکانەوە. ینی سامە زۆر جار مرۆڤ بە دوای خۆشبەختی ئاگەڕێ لە دەستکەوتە مادیەکان و هەستەکە ئەگەر خانوویەکی گەورەی هەبێ ئەگەر سیارەیەکی گەورەی هەبێ ئەگەر کۆمەڵی پێداویستی مادی هەبێ ئیترەمە خۆشبەختە بەڵام نازانێت کە لە 85 خۆشبەختی بەسراوە بۆ پەیوەندیانی کە ئێمە هەمانە لەگەڵ کەسە نزیکەکانمان لەگەڵ هاوڕێ خۆشەویستەکانمان لەگەڵ ئەو دەوروبەرەی کە زۆرترین خۆشەویستی لە ئێمە بۆ ئەوان و لە ئەوانیشەوە بۆ ئێمە و زۆرترین کاتی خۆش ئەبینە سەر ئەمەیە پێ ئەوترێ خۆشبەختی چکە ئێمە هەرێکە لەمە کە کەسێکی خۆشەویستی لە دەستدابێ ئەزانێت کە لە دنیا شتە مادیەکانی بۆ نامێنێتەوە تەنها ئەو شتانە بووە ینی هەموو یادەوەری ئێمە چ بۆ ئەو کاتە خۆشانەی کە پێکەوە بەسەرمان بردووە نەک ئەو شتە مادیانی کە هەبووە لە نێوانمانە. بەڵێ خات و تریفە بێگومان هەر بۆ وەکو بە دوواچوونێ بۆ قسەکەی جەنابەکە دەڵێ لە دوای توێژینەوەیەکی زۆر لە با من هەڵە نەبووم ساڵەکەی نازانم کامیەک لە ساڵەکان بووە بەڵام ئەزانم لە دوای 2013 پڕفرۆشترین کتێب لە هەموو جیهانە کتێب و بە ناوی It Cray Love ئەواتە ئەو کتێبە بۆیە بە پڕفرۆشترین دەرچوو چونکە
دەڵێت مرۆڤ ناتوانێت بەبێ ئەم سێشتە بژی پەرستش و خۆراک مەبەستی لە خۆراکی هەم ئاو هەوا و خواردەکانەوە خۆشەویستی دیارە ئەم سێشتە سێ بنیاتنەری ژیانی ئێمن بەڵام بابینە سەر ئەوەی کە دیارە ئێمە ناتوانین بەبێ خۆشەویستی بژین بەڵام خات و تریفێ وەکو ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی قەت نەتان بیستۆ یاخود زۆر جاریش بیستتان بابز بۆ یاڵم قەت نەتان بیستۆ لەبەرەوەی کە بزانم چی دەڵێ لەو بارەوە دەڵێن بە هەنێک کەس زۆر خۆشەویستی مەدە بۆ ئەندازەی خۆشەویستی بدە کە قابیلێتی چونکە ڕەنگە مرۆڤەکان لە وەرگرتنی خۆشەویستی زیاتر لە خۆیان بایی ببن دواتر تۆ وەڕز ئەبیتر ناتوانانی خۆشەویستی بە کەسی دیکە ببەخشی تا چەندە ئەمە دروستە؟ طبعا ئێمە بێ سرتا بزانین کە مرۆڤەکان لە پێدانی خۆشەویستیە چۆنن طبعا ئێمە چوار جۆر خەڵکمان هەیە لە پەیوەندی خۆشەویستیەکانە جۆری یەکەمیان ئەو کەسانن کە تۆ خۆش دەوێن و ئەوانیش تۆیان خۆشەوێت ئەم جۆرە ئەبێ خۆشترین کاتیان لەگەڵا بەسەربەری و زۆرترین خۆشەویستیشان پێ ببەخشی چکە تۆ هەستێکی زۆر خۆشت هەیە بەرامبەریان و ئەوانش بە هەمان شێوە ئەو هەستە خۆشیان هەیە بەرامبەر بە تۆ بۆیە لەمەیە پێویست ناکە ڕەزیلی بکرێت لە خۆشەویستیە هەتا ئەتوانی خۆشەویستێکی زۆر ببەخشە بەمانە چونکە بە هەمان شێوە وەری ئەگریتەوە و مرۆڤیش لە پێویستی بەوەیە کە بەردەوام خۆشەویستی ببەخشە و بەردەوامی ژوەری بگرێتەوە چکە پێویستی پێێت یەکێکە لە پێداویستیەکان وەکو بەڕێزت باست کرد کە کتێبەیە سێهەمین خاڵ بەس لەواکە کە تۆ پەیوەندی خۆشەویستیەکانە لەگەڵ دەورو بەرمانە کەواتە لە جۆری یەکەمە خۆشترین کاتیان لەگەڵا بەسەربەرە و تەمەتوع بکە بەو کاتی کە لەگەڵیانیت بۆیە ئەمە جۆری یەکەمە و هەتا ئەتوانی خۆشەویستی ببەخشە بەڵام لە جۆری دووهەمە کەسانێکن تۆ خۆش دەوێن بەڵام ئەوان تویان خۆش ناوێ ئەوان هەمان هەستیان نییە بۆ تۆ بۆیە لەمە ئەبێ وریابی هەوڵ بە دادپەروەرانە مامەڵە بکە کە ئەڵین دادپەروەرانە ئەویش ئەوەیە تۆ ئەو نەخۆشەویستی و خۆسەپاندنت نەبێ بۆ ئەو ئاینجاری وهەیە کەسی بەرامبەر ئیزعاجە بێ کە تۆ ئەو نەخۆتە سەپێنی بەسەریا و ئەو نەخۆشەویستی بۆ دەرەبڕی کە ئەو هەستەی نییە بۆ تۆ بۆیە لەمە ئەبێت زۆر زۆر وریابی بۆ ئەوەی هەم کەسی بەرامبەر لە خۆی باایی نەبێ وهروە هەم کەسی بەرامبەریش تووشی حاڵەتێکی زەعاجی نەبێ بڵێ ئەمە چی ئەمە بۆ خۆشەویستە دەریێبڕێ کە من هەمان هەستم نییە بۆی لەم کاتەیە ئەبێ کۆنتترۆلی خۆت بکەیت و بە پێویست خۆشەویستی خۆت دەربڕی و دادپەروەرانش مامەڵە بکەیت ئەمە جۆری دووهەمیان جۆری سێهەمیان کەسانێکن تۆ لەوانەیە هیچ هەستێکی خۆشەویستی نەبێ بۆ ئەوانیش بە هەمان شێوە هیچ هەستێکی خۆشەویستیان نەبێ بۆ تۆ بۆیە تا توانی لەم کەسانە دوور بە یعنی ئەوە نزیک مەبەرەوە لێیان کە هەم تۆ هەست بە بێتاقەتی بکەی هەم کەسی بەرامبەریش هەست بە بێتاقەتی بکە لە سنوورێکە پەیوەندیەکان بهێڵەرەوە لە سنوورێکە بەڵام ئیتر لەوە زیاتر مێڵە تێکەڵاویەکی زۆر دروست ببێت کە تۆ مرتاحنیت بەوە و هەم کەسی بەرامبەریش مرتاحنیە بەوە بۆیە ئەمە جۆری سێهەمیانە جۆری چوارەمیان ئەو کەسانن کە ئەوان تویان زۆر زۆر خۆشەوێ بەڵام تۆ لەوانێ هەمان هەستت نەبێ بۆ ئەوان بۆیە لەگەڵ ئەم جۆرە کەسانەیە کە تۆی زۆر زۆر خۆشەوێ تۆ هەمان هەستت نییە بۆ ئەو هەوڵ بە ڕێز و احتیرامەوە مامەڵیان لەگەڵا بکە کاتێک کە تۆ ڕێز و احتیرامت هەیە بۆی بەڵام شەرنی هەمان هەستی خۆشەویستی هەبێ بۆی بەڵام ڕێزی ئەگری و احتیرامی ئەگری و ئەوەشی بۆ دەرەبڕی کە تۆ مرتاحی پێی بەڵام ئەوش لە سنوورێکە ئەیهێڵیتەوە کە ناڵی لەو سنوورە زیاتر تێپەڕێ بۆ ئەوەی ئیش لەسەر مرتاحی خۆت بکەی و ئیش لەسەر ئەو شەوازە بکەی کە ستایلی ژیانی تۆیە و بە شێوازێک بێ کە نەبێت تااقەتیت بۆ دروست بێ و نەبێت تااقەتیش بۆ کەسی بەرامبەر بێ چکە جاری وایە کەسی بەرامبەر تۆی زۆر خۆشێتەوە بە شێوازێکی ڕقمامەڵی لەگەڵاکەی ئەم شێوازە کەسی بەرامبەر زۆر بێت تااقەتەکە و هەستەکە تۆ لە خۆباییت و تۆ خۆت بەشتەزانیت و تۆ لە خۆشەویستەکەی ئەو تێناگەی بۆیە لەمایانە ڕێز خۆشەویستی زۆر بەکاربێت باشە خات و تریفە من زیاتر مەبەستی شم لەوەیە کە ئایا ئەمە لە فسیۆلۆژی مرۆڤ لە دەروونناسی مرۆڤ لە هەموو شتێکی مرۆڤە ئایا ئەمە حەقیقەتی هەیە دروستە ڕاستەکە بڵین کەسێک ئەو منی خۆشەوە منیش ئەوم بە هەمان شێوە زۆر خۆشە بەڵام من خۆشەویستێکی زۆر زیاتری پێ ئەوبەخشم ئەو وەڕس ئەبێت لەو جۆرە خۆشەویستی بەخشینە و تووشی مەلەل ئەبێ بێزاری توش ئەبێت بۆ نمونە وەکو یاریەک بهێنینە پێش چاومان ئەگەر بمانێ یاریە بکەین بە تۆپێک تا من تۆپەکە بۆ جەنابە هەڵنەیم تۆ نەیگریتەوە ئەو یاریە قەت دەست پێ ناکات ئەگەر من هەر تۆپەکە بگرم و بۆ تۆ بۆ لای تۆ هەڵینەیەم یاریەکە دەست پێ ناکات چۆن کارێک بکەین کە ئەو یاریە بەردەوام بێت ئەو خۆشەویستە بەردەوام بێت پێدانی خۆشەویستی لە منەوە بۆ جەنابە لە جەنابتەوە بۆ من بەڵێ طبعاً خۆشەویستی دوولایەنەیە کاتێککە من کەسێکم خۆشە ئەوش بە هەمان شەومەنی خۆشەوێت بە شێوازێکی وانە بێت کە خۆسەپێن بێ خۆسەپێن چۆنە پندێکی عەربی هەیە کە ئەڵێ من الحب ما قتل ئەڵێ لە خۆشەویستیا کوشتی
ئەمە مەبەستی لە چی ئەڵە جاری وا هەیە تۆ گەر باڵندەیەکیش بێت زۆرت خۆش بێت لە ناو دەستا بیگری بەڵام ئەمەنەت خۆش بێت تون بیگریت و نێڵی بجوڵێ و نێڵی دەرچێنە هیچ شوێنێکە بۆ ئەوەی لە دەستی نەی ئەڵە کاتێک کە ئەوەنە تون ئەیگری باڵندەکە مردارە بێتەوە لە ناو دەستا چکە ناتوانێت بۆ شێوازە بژی بۆیە لە خۆشەویستیا کەسی بەرامبەر مەکوژە مەبەستی ئەوەیە کاتێکاڵین لە خۆشەویستیا کەسی بەرامبەر مەکوژە ئەویش ئەوەیە زۆر جار خۆشەویستەکەت ئەوەندە زۆرە بۆی ینی مەجای ئەو نایی خۆشەویستی خۆی دەرببڕێ هەر تۆ وای لێ تۆ ئەبێ بە کەسێکی خۆسەپێن بەسەر ئەوە دواتریش بۆ نمونە کە ئەو هەستەکە ئیزعاج بۆ بێتاقەت بۆ شێوازە ئەو کاتەی گلەی یەکێڵێ من ئەم هەموو خۆشەویستیم هەیە بۆی ئەم هەموو عەتف و سۆزەم هەیە بۆی کەچی ئەو بێتاقەتە بێ ئەو بە هەمان شێوە نییە بۆ من نازانی کە تۆ ئەوت کوشتووە بە خۆشەویستیەکەت بۆیە ضرورەکە مەسلەی خۆشەویستی بزانی تا چەندێکە و چەندێ مقدار خۆشەویستی ئەی بە بەرامبەرەکەت و چەندێک مقداریشی لێ وەرەگریت کەواتە بەم شێوازە هەم تۆ مرتاحەبی هەم کەسی بەرامبەر چونکە ئێمە مەبەستمان لە تەواوی خۆشەویستی ئەویشەوەیە کە پەیوەندێکی ئارام و دڵخۆشکەر بێ بۆ مرۆڤەکان نەک پەیوەندێک بێ هەست بە بێتاقەتی و ناڕەحەتی و دواتریش خەفەت بخۆی بووی چکە چەندجار هەبووە کە بەڕێزت باسی ئەوت کرد کە لە ساڵی پێشوا ئێمە کەسانێکی خۆشەویستمان لە دەزیاوە یعنی تۆ هەر بیر لەوانە بکەرەوە ئەگەر کەسێک هەبوو بێت تۆ ئەوەندە خۆشویست بێ بەڵام مەجای ئەوت نەیە بێ خۆشەویستی خۆی دەرببڕێ ئێستا هەست بە حاڵەتێکەکەی کە زۆر بێتاقەتیە بە عکسەکەشی بە پێچەوانەکەشی بە هەمان شێوە ئەگەر تۆ ئەو پەڕی خۆشەویستی بۆ تۆ دەربڕی بێ بەڵام مەجای نەیە بوو بێ کە تۆ خۆشەویستەکە دەربڕی ئەمە شەر حاڵەتێکی نائارامی و بێتاقەتیت بۆ دروستەکات بۆیە لێرەوە ئێمە ئەبێ لە ئەزمونەوە سێرکەین پند وەربگرین لەو ئەزمونانی کە پێشتر هەمان بووە هەریەکە لە ئێمە کۆمەڵی ئەزمموی هەبووە لە ڕابردووە کە دەرخەری ئەوەیە ئێمە تا چەندێ بتوانین ئەم خۆشەویستە ببەخشین و تا چەندێکیش ئەم خۆشەویستی وەرگین لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە کە هەمانە بەرامبەر بە یەکتری بەڵێ دەمەوێت دواپرسیارت لێ بکەم خات و تریفە سەبارەت بە ڕەگەزەکان لە نێوان ڕەگەزی نێرومێ دەڵێن کە خانمان وەرگرێکی باشی خۆشەویستین واتە دەیانەوێت هەمیشە نازیان هەڵبگیرەوە هەمیشە خۆش بویسرێن و سەرنجیان بخرێتە سەر و پیاوانیش نازبەخشن دەمەوێت بزانم ئەمە تا چەندە دروستە ئایا ئەوەندەی کە ئێمە پێویستیمان پێ پیاوانیش پێویستیان بەوە هەیە کە خۆشەویستیان پێ بەخشرێت یاخود نە ئێمە کائینێکی ناسکترین و ئەبێ زیاتر سەرنج بخرێتە سەر ئێوە طبعا ئەمە شتێکی ڕاستە کە چەند جار ئەوترێت کە ئافرەت پێویستی بە گرنگی پێدانە چونکە ئەوەی کە لای ئافرەت ئەولەویەتێکی زۆر گەورەتری هەیە ئەویش مەسلەی گرنگی پێدانە چەند جار من بینیومە لە گروپەکانی خانمان ئەم پرسیارە کراوە ئایا تۆ خۆشەویستی گرنگە بەلاتەوە یا گرنگی پێدان سێرەکەم زۆربیان نووسیویانە گرنگی پێدان گرنگە بەلامانەوە گرنگی پێدانیش جۆرێکە لە خۆشەویستی بەڵام ئەوەیە گرنگی پێدانەکە بەردەوام تۆ خۆشەویستەکەی خۆت دەرەبڕی بۆی و گرنگی پێ ئەیت و جۆرێک لە ئیحتیمام وە ئەکات کە هەستکا کە تۆ خۆشتەوێ بۆیە لێرە جۆری کەسایەتیەکان فەرقەکەن لەمەیە بۆ نمونە ئێمە لە کەناڵەکانی وەرگرتنە سێ جۆر کەسایەتی باسەکەین کەسایەتێکیان ئەویش کەسایەتیە بیناییەکانن کەسایەتیە بەسەڕیەکانن ئەم جۆرە کەسایەتیانە خۆشەویستی لای ئەمان چییە خۆشەویستی لای ئەوان ئەوەیە کە ئەو شتێ بە چاوی خۆیان بیبینن بۆ نمونە کە کاتێک کەسێک پێی ئەڵێت بۆ نمونە پیاوێک بە ئافرەتەکە ئەڵێ من تۆم زۆر خۆشەوێ ئەڵێ چۆن بزانم بە چیا بزانم کە تۆ ئەوەنە منە خۆشەوێ حەزەکە کۆمەڵک شتی لێ ببینێ بە چاوی خۆی ببینێ کە بالفعل ئەمە زۆری خۆشەوێت بۆیە زۆر جار پیاوان زۆر ماندوو ئەبن لەسەرەوەی کە چۆن بیسەلمێنێ بۆی کە خۆشی ئەوێ بەڵام ئەم کەسایەتێکی بەسەڕی هەیە ئەبێ ببینین بیبینێ کە ئەمە چەندی خۆشەوێ کەسایەتیە سەمعیەکان ئەوانەی زیاتر احتیمام بە بیستن ئەیان ئەو جۆرە کەسایەتیانن کە ئەڵێ با گوێم لێ بەردەوام پێم بڵێ کە بخۆشمەوەی بەردەوام پێم بڵێ کە هەر شتێکم بۆ ئەەکەی پێم بڵێ ئەوە لەبەر ئەوە کردومە کە تۆم زۆر خۆشەوێت بۆیە لێرەشە پیاو ئەبێ ئەم جۆرە کەسایەتیەی ئافرەت بزانێت کە ئەمە کەسایەتیەکی سەمعی هەبێ جاریوە دنیای شتی بۆ ئەکات بەڵام ئافرەتەکەم پرسیارە زۆرەکات ڕەگەزیمێکاڵێ ئەمانەکە بۆ منی ئەەکەیت تۆ منت خۆشەوێ ئەبێ ئەم پیاوە زیاتر بڵێ بەڵێ تۆم زۆر خۆشەوێ بۆیە ئەم شتانم بۆ کردی ئەمە جۆری کەسایەتیەکان سەمعیە بەڵام جۆری کەسایەتێکی ترمان هەیە کە ئەمەشان حسیە ئاعتیماد دەکاتە سەر هەستەکانی ئەمەیان چۆنە جاری هەشتی دنیای بۆ بکە بەدەم پێی بڵێ ئەڵێ ئەبێ گرنگیم پێ بە ئەبێ زیاتر لێم نزیک بێ ئەبێ زیاتر لەگەڵ ما بژی ئەبێ هەنگاو بە هەنگاو لە خۆشەکانمە لەگەڵ ما بێ و مرتاح بن پێی بۆیە لێرە جۆری کەسایەتیەکان تەحەکومەکە بەسەر ئەوەی کە کەسی بەرامبەر لێرە یا سێرەکەی زۆرینەی ئافرەتان لەو جۆرن کە حەزیان بە گرنگی پێدانێکی زۆرە
بۆ نمونە جاری وایڵێ باشتیشم بۆ بکە بەڵام ئەبێ پێم بڵێ کە خۆشی ئەوێم و هەروەها گرنگیم پێ با و بۆم پسەلمێنێ کە چەنێ لێمەوە نزیکە و کە چەنە گرنگیم پێەیە لێرەیە بۆیە ئەبینی کە وا دەرەکەوێت کە ئافرەتان بە نازتر بن و زیاتر پێویستیان بە ئەوە بێ کە زیاتر خۆشەویستیان بۆ دەرببڕێ بۆیە ئەبێ ڕێگە زینێر ئەمە بزانێت لەسەر ئافرەتان و بە هەر سێ شێوازەکە بەکاربێنێ هەم شێوازی حسی و هەستەکان کە گرنگی پێبا و هەم شێوازی ئەوەی کە بەدەن پێڵێتەوە چەند جار کە خۆشمەوی و بۆشی بسەلمێنێ کە بیبینێ کە چەنێ خۆشی ئەوێت زۆر سپاس دەکەین خاتی و تریفە جەلال ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیان بەیانێ لەگەڵمان بووی بەو هیوایی کە ئێستا ئەوانی کە ڕێگە زینێرن گویان لە هەموو ئەمانی کە ئێوە وتان ببێت بە تایبەتی ژووری کۆنتترۆل کە ئێستا هەمویان لە ژوورۆڵەن ئێمەش پێویستمان پێ با بێمەش هەم بەهەست هەم بەویستن هەم بەوتن پێمان بڵێن زۆر سپاسی تۆکەین ئەم بەیانە لەگەڵمان بوون تریفە جەلال ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی سپاس بۆ ئێوەش سپاس. بەڵێ هەر پەیوەست بە ساڵی نوێ دەبێنینەوە بێگومان دەمانەوێت بزانین ئەمە لە ڕووی خۆشەویستی و باسمان کرد کە خودی خۆمان چۆن بین و بەرامبەرەکانیشمان چۆن بن لەگەڵ ئێمەیان لە پێدانی خۆشەویستی وەرگرتنی خۆشەویستی با باسی شتێکی تریش بکەین ئاخۆ ساڵی نوێ تەنیا گۆڕینی ژمارەیە یان جێگەی تێڕامانە بۆی کە لە دەستمان داوە یان ئەوەی کە نەمانتوانی و بەدەستی بهێنین دەمانەوێت بزانین تا چەند گرنگە بە پلانەوە بچینە ساڵی نوێەوە هاوڵاتیان هەر یەکە و ئاواتێکیان هەیە بێگومان هەندێکیان لە 2021 بەدەستیان هێناوە هەندێکیان هێشتا دەوێت کاری بۆ بکەن بۆ 2020 هەندێکشان هەیە هێشتا هیچ پلانێکیان نییە واتە بێسەر و بێبەریەک لە ناو پلانەکانیان هەیە با بۆ چوونی هاوڵاتیان ببینین دواتر لەسەر ئەو بابەتەش قسەی زیاتر ئەکەین و لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاترەکەن لەگەڵم بن بابزانین بۆ ساڵی نوێ چی بکەین 2022 هیچ ئومێدێکی تایبەتت هەیە یاخود ئیشێکی تایبەت هەیە کە پلانە بۆ دانابێت لە 2022 بەدی بێنیت حتما لەوانەیە پلانی 2009 دەبێت بمێ لە 22 جەبەجێ بکەمیان بەدی بێت وەکو هەموو کەسێک پلانی تایبەتی خۆی هەیە ساڵ بە ساڵ لەوانەیە دوا بکەێ بەڵام بە ئومێدم کە ئەم ساڵ بێتەدی چه ئومێدێکی هەیە بۆ 2022 ینی هیوایەکە هەیە کە مثالی ساڵێکی باشە بێت ئومێدم پێی هەیە بە 2022 کە ساڵێکی باش بێت حتما ئومێدم زۆرە حتمان ئەدیکوی چۆن داهاتوی کوردستان بە گەنجەوە پێوەستە ئەگەر ئێمە گەنجەکان هەوڵ نەدەین کوردستان لە ناو دەچێت بۆیە دایمە دەبی گەنجەکان خوێنگەرمت دایمە دەبی منیش ڕاستە خەونەکانم زەحمەتە بەس من قەت کۆڵ نادەم هەردەم تەماشای لایەنە باشەکەی دەکەم چەندی زەحمەت بێ من ئەوەندا هەوڵ دەدەم والله وەکی هەر ساڵ یعنی پلانمان ینی سەرکەوتنێتمانایە داوت ناسانان چه تۆسە مەسەلا والله ئەو چێمە بیۆم دەستین الحەمدلله ژیانی خۆم گۆڕنانی هەوسەنگێری کرد ئەمە ئەڤە بوو خۆشی منەوە 2021 بەڵێ بۆ چوتمان بینی دەمانوێت زیاتر قسە لەسەرم بابەتە بکەین شیلان سعید ڕێنمایی کار و ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی ئەم بەیانێ لەگەڵمانە بەخێر هاتی خاتون با لەوە دەست پێ بکەین چۆن پێشوازی لە ساڵی نوێ بکەین و چەندێک گرنگە کە پلاندا بنێ بەڵێ ڕاستەکەی بۆ ئەوی پێشوازی لە ساڵی نوێ بکەین یا هەر بارودۆخێک نوێ بکەین پێویستمان بە گۆڕانکاریە واتە ناتوان پێشوازی لە هەر بارودۆخێک نوێ بکەین هەتا گۆڕانکاری دروست دەکەی لەبەرەوەی لە ڕووی زانستیەوە باسی ئەوە کراوە کە مرۆڤ ناتوانێت بگا بە گۆڕانکاری هەتاوەکو بارودۆخەکانی تری ژیانی نەگۆڕێ بۆ نمونە ئەگەر ساڵی 2021 کە دەبێت بە ساڵی 2022 هیچ جیاوازیەکی نابێ ئەگەر هاتوو ئەگەر بیرکردنەوەکانمان هەمان بیرکردنەوە بوو شێوە هەڵسوکەوتەکانمان هەمان هەڵسوکەوت بوو شێوازی بابرین پەیوەندیەکانمان هەمان پەیوەندی بوو هەمان کەسی دەوروبەرمان ناسی هەمان شێوازی ڕفتاری ژیانکردنمان هەبوو پلانەکانمان هەمان پلان بوو واتە هیچ جیاوازێکی نابێ پێویستە گۆڕانکاری لە هەموو ئەو لایەنانە بکرێ و بۆ ئەوەی ساڵی داهاتوو باشتر بێ پێویستە هەنگاوەکانیش باشتر بێ بەجگە لەوەش ئەگەر باسی پلاندانان بکەین خۆی مرۆڤ ناتوانێت یعنی پێش ئەوەی مرۆڤ پلاندا بنێ پێویستە خەونی هەبێ بۆ ئەو پلانش پێویستە پلانەکە استراتیژی بێ بۆ پلانی استراتیژیش پێویستە خەون استراتیژی بێ بۆ پێویستە بیرکردنەوە کەش استراتیژ بێ وشەی استراتیژی خۆی واتە پلانێکی دوور و درێژخایەن واتە تۆ ئامانجێکی سەرەکی گرنگت هەبێ ئەو ئامانجی سەرێک ئەو ئامانجە گرنگە لە درێژخایەندا بتوانی پێی بگەین و بۆ ئەوەی بۆ پلانش بگەین کە دەرین پلانی استراتیژی کە زۆر گرنگە
بۆی بەو پلانە بگەین پێویستە سەرەتا پلانێکی کورتخایەنمان هەبێ ئامادەکاری بۆ پلانی کورتخانەکە بکەین جێبەجێ بکەین ئەنجە دەگەینە پلانی ناوەندی جێبەجێکارێکی تۆکما ئەنجە دەگەینە پلانی استراتیژی دوورخایەن. باشە لە ساڵی نوێ ئایا بەرنامە ڕێژیکردن گرنگە یاخود سەرەتا یەکسەر ئێمە قەیناکە گەر بە شێوەیەکی هەڕەمەکیش دەست بکەین بە ساڵەکە و دواتر لە مانگەکانی دواتر لە مانگی 3 و 4 اینجا پلانەکانماندا یا مەرج لە سەرەتاوە یەکسەر دەست پێ بڵێ بۆ ئەوی پلانەکە هەڕەمەچی نەبێ پێویستە بە پێی خەسەتەکانی پلان بڕۆین لەبەرەوەی پلانش چ خەسەتێکی گرنگی هەیە بە ڕێگەی سمارت دابڕین بخۆی سمارت یا سمارت کۆکراوەی چەند وشەیەکە بەپێی ئەو خەسەتانە بڕۆین زۆر باشە و هەڕەمەچی نابێ بۆ نمونە کە دەرین سمارت وشەی ئێسەکە واتە سپیسیفیت بێ دیاریکراو بێ محەدد بێ واتە بتوانین دیاری بکەین بەرنامە ڕێژیمان هەبێ مەسەلەن برین دیاری بکەین تۆ چ دەتەوێت فێربی بۆ نە فێری زمان دەتەوێت فێری زمانی ئینگلیزیان عەرەبی بی پێویستە چ شتێک فێربی لەم زمانە ئایا بۆ چتە بۆەوەی کتێبێکی پێ بخوێنیەوە یان بۆ ئەوە تەنها گفتوگۆی پێ بکەی یان بۆ ئەوە تەنها لە تاقیکردنەوەک دەربچی واتە پێویستە یەکەم جار دیاریکراو بێ محەدد بێ دووەمیان کە دەرەی سمارت ئێمەکە مێژەرەی بڵبێ واتە بتوانێت قیاس بکرێ بتوانێت بپێورێ پێوانی بۆ بکەی بۆ نمونە کاتێکە بازرگانێک باسی داهاتەکەی دەکا بتوانێت نرخەکەی برێ چەندە واتە داهاتەکەی چەندە بتوانێت دیاری بکرێ قیاس بکرێ و شتێکی واقعی بێ بتوانێت بەدەست بهێنرێ و بەدەست بهێنرێ واقعی بێواتە دوور بێ ڕیالیستیک بێ و تەنها خەون و خەیاڵ نەبێ بۆ منە قوتابێک دەرێ من بڕیاری داوە دەرێ من نمرەکانم نامەوێت لە 90 کەمتر بێ باشە نێگوچووە من دەمەوێ یەکەمی هەموو جیهان بم کە دەرێ نامەوێت نمرەکانم لە 90 کەمتر بێ واتەوە دیاری کرد دەپێورێ قیاس دەکرێ بەدەست دەهێنرێ و دەتوانێت تایم بتوانێت کاتی بۆ دابدرێت واتە تۆ ئەو پلانە بەسەر ساڵەکە چۆن دابش دەکەی کاتەکەی چەند بێ باش زۆر باشە باسی تایمت کرد لە پلاندانانە چەندێک کات گرنگە ئایا گرنگی کات و پلاندانان ئەتوانین بڵێن دووانەی لە یەکدانە بڕاون یا هەر کاتێک هات با ببێت کەی کێشە چیە ڕەنگە ئێستا قسمەتی منیتیانە بە بڵێن ساڵێکی تر قسمەتی منیتا بیا بە پەلە بکەمتیایە بەڵێ خۆی پرسیارێکی گنگە لەبەرەوەی پلان و کات پەیوەندی بێکەوە هەیە حتا لە بابەتی پلانی بەکردداریش ئەوەیە کە بەڕێوەبردننی کات دێتە ناو بابەتەکەەوە لە پلانی بەڕێوەبردن کە باسی کات و پلان دەکەی ئەمە ناتوانین زۆربەی نووسراوەکان زۆربەی بابەتەکان دەبینین دەرێ پلانەکەت کە دانا پێویستە نووسراو بێ و ئینجا بتوانین جێبەجێ بکەی خۆی ئەو نووسراوەش ناتە جێبەجێکردن حتاوەکو ئێمە خاڵی بەهێز و لاوازەکانمان دیاری دەکەن بۆ نمونە پێش ئەوەی کە پلانەکە دەست بە جێبەجێکردن بکەی پێش ئەوەی کە بینوسی پێویستە بخۆی شتێکی لە پلاندانان پێ دەکتێ شتە ناوەچیەکان و شتە دەرەچەکان لە شتە ناوەچیەکان خاڵی بەهێز و لاوازمان هەیە شتە دەرەچیەکان هەل و فرسەتمان هەیە لەگەڵ ڕێگرەکانمان هەیە ئایا لە خاڵە بەهێزەکانمان چیە خاڵە لاوازەکانمان چێ پێویستە سەرەتا ئەوانە بنووسێ پێویستە سەرەتا ئەوانە دیاری بکرێ کە ئەوە دیاری کرد بۆ نوچکە هەمومان خاڵی بەهێزمان هەیە خاڵی لاوازمان لە خاڵە بەهێزەکان بۆ نمونە لە چیدا باشی لە پەیوەندیەکان باشی لە ڕووزمانەوانی باشی پەیوەندی لەگەڵ کەسەکان باشە بۆ نەتوانێت قسەکردن هەیە بۆ کۆمەڵی کەس خاڵە بەهێزەکان دیارەکە لە پاشە خاڵی لاوازەکان دیارەکەی ئایا خاڵ لاوازەکانی تۆ چیە هەدەسی خاڵە لاوازەکان دیار ئیش لەسەر ئەوەی دەکەی کە خاڵە لاوازەکان نەهێلی و خاڵە بەهێزەکانیش دەهێڵیەوە بەرە باشتریان دەکەی لە دواییدا هەلو فرسەتمان هەیە هەلەکانمان چیە و هەلو فرسەتانە لە پێشمانن ئەی ئایا ڕێگرەکانمان چێ کە لە پاشان ئەوانەمان دیاری کرد ئەنجە دەتوانین ئێمە نووسراوێک بکەین بنووسین بینووسین لە پاش ئەو کۆمەرحەلەی یەکەمە خاڵی بەهێز و لاواز و فرسەت و هەلەکانمان دیار کرد ئەو مەرحەلەیەکەمە لە مەرحەلەی دووەم دێن ئەو پلانانە دەنووسین لەبەرەوەی پێویستە بەنووسرا بێ زۆر لێکۆڵینەوە سەرماندویانە کە بەنووسرا بێ باشترا کە لەبەرەوەی سروشتی مرۆڤ ئەو هایەشتی لەبیر دەچێتەوە ئەو زانیاریانی ئێمە وەری دەگرین سەرەتا لە یادگەی ماوە کورتە ئەگەر هاتوو بمانەوە بیکەین بە یادگەی ماوە درێژ پێویستی بە کۆمەڵێک تەکنیکە لەو تەکنیکانە پێویستە نووسراو بێ لە بەرچاو بێ پێویستی بە دووبارەکردنەوە هەیە و کاتێک کە ئەوەماندانە و بە نووسراو بوو جێبەجێمانکەی لێرەدا پلانەکە دێتە جێبەجێکردن سوودەکانی پلانیش بۆ چە کاتە جێبەجێکردن سوودەکانی پلان بۆ ئەوەیە کە تۆ حەزی گەڕان زیاد دەبێ بۆ ئەو کارە و بەرهەمت زیاد دەبێ بۆ متمانە بەخۆبوونت زۆر دەبێ و ئاراستت دەکا و هانت دەدا بۆ ئەو کارە بۆ توانەکان کۆ دەکاتەوە ئەم پێویست ناکات توانەکانی خۆمان پەرش و بڵاو بکەین و توانە وزەکانی خۆما ئەوەندە سەر بکەین هەر جار و بۆ هەر لایەنێکی ژیان
لێکۆڵینەوەی بکەین و لە هەرزاری لەسەر لایەنێکی ژیان ئێمە ئیش بکەین پێویستە تواناکان و وزەکانمان کۆ بکەینەوە لەسەر ئەو لایەنی کە خۆمان دەمانەوێت. باش شیلا خان ئەم بەیانی کە تۆ ئێستا لەگەڵ ئێمەی و یەکەم میوانی بەیانی 24 لە یەکەم ڕۆژی ساڵی نوێ بێگومان مەبەستشمان ئەوە بووە کە بزانین چەنە گرنگە ساڵی نوێ کە بۆ دانانی پلانەکانمان کاری بۆ بکەین یاخود گرنگ نییە ئێستا ئێمە بەلامانەوە گرنگە ئەمانیان بەیانە لەگەڵ ڕاهێنەرەکە قسە بکەین بۆی کە کەسێک کە پلانێکی هەیە بزانە چۆن دایبنێت یاخود ناگرنگ نییە ساڵی نوێ تەنیا ژمارەیەکە و تێپەڕی و ڕۆی چۆن ئەتوانین ئەم دوانە بەیەکە و گرێ بدەین بیبەستینەوە پلاندانان بە ساڵی نوێ چ پەیوەندیەکیان هەیە بەیەکەوە خۆی پلاندانان وەک باسم کرد خۆی پلانی کورتخایانمان هەیە پلانی درێژخایانمان هەیە پلان و کات خۆی ئێمە باسم کرد پەیوەندیەکی زۆر هەیە بەیەکەوە ئەگەر هاتوو بازە گۆڕینی ژمارە بکەین بۆ نمونە برین ساڵی نوێ بابێن 2021 دەبێت بە ساڵی 2022 زۆربەی ئەو کە تێڕامان و ئەو فەلسەفانی کە دەکرێت و باز دەکرێت هەندێک هەیە دەڵێت تەنها گۆڕینی ژمارێ هەندێک هەیە دەرێت ساڵەکان زیاد دەکا هەندێک هەیە دەرێت ساڵەکان کەم دەکا خۆی ئەو شتە هەیە ئەو نووسرا و ئەو تێڕوان و فەلسەفانە هەیە بەڵام لەو زیادکردن و لەو کەمکردنەوە لەو تێڕوانینەدا ئێمە دووشت هەیە لە پلان درێژی تەمەن هەیە پانی تەمەنیش هەیە درێژی تەمەن واتە مەسەرەن تۆ 27 ساڵی دەبی 28 دەبی بە 22 پێ دەکتێت درێژی تەمەن بەڵام تەمەن پانی تەمەن هەیە پانی تەمەن واتە زۆربوونی بەرهەمەکانمان زۆربوونی ئەو لێزانین و ئەو کارێزما و ئەو شتانی کە ئێمە ئەو ساڵ فێر بووینە و ئەوە پێ دەکتێت پانی تەمەن بەنسبەت ئەو شتانە شارەزایەکان و پسپۆران و شارەزایان ویان داناوە کە ژیانیان کردۆ بە حەوت لایەن لایەنی کەسی لایەنی کۆمەڵایەتی لایەنی خێزانی لایەنی ڕوحی لایەنی پیشەیی خۆی ئێمە ئایا پەرە بە کاویان بدەین پەرە بە لایەنی کەسی بدەین پەرە بە لایەنی ڕوحی بدەین بۆ نمونە بە لایەنی پیشەیی بدەین بە لایەنی کۆمەڵاتی پەرە بە کام لایەنی بدەین خۆی شتێک بیردۆزەکەی بە ناوی بردۆزی تەمتیم دەڵێ ئەگەر هاتوو تۆ پەرت بە لایەنێکدا لایەنەکەی تر خۆی باش دەبێ بۆ نە تۆ پەرە مەسەرەن کەسەکە لە لایەنی زانستیەوە خۆی بەرەو پێشەوە دەبا لە لایەنی زانستیەوە باش دەبێ لایەنەکەی کەشی بەجووی خۆی دادێ لایەنی ناوبانگا پیشەیە خێزانیە حتا کو کۆتاییەکە دارایی یا هەمووی بە دوای خۆ دێنێ بۆ منە تۆ سۆڤانی پێشکەشکار کاتێک کە مەسەرەن پێشکەشکاری لە ڕووی زمانی جەستە و لە ڕووی پێشکەشکاریەوە پەرە بەخۆ دەدەی دوای ئەوە ناوبانگ و پیشەی و ڕۆژ بە ڕۆژ زانیاری نوێ فێر دەبی و لایەنی زانستی و هەمووی بە دوای خۆیەوە دێنێ بۆیە هەموو ئەو لایەنانە پەیوەندی بەیەکەوە هەیە زۆر باشە دەیخات و شیلان ئێمە مرۆڤی ڕەنگە هەندێک جار زۆر و زەمان هەبێت ڕەنگە هەندێک جار چۆنەڵە بۆمبێکی ئێنەرژی بین ڕەنگە هەندێک جار تااقەتمان نەبێت تەمەڵ بین خۆکمان نەبێت چی بکەین بۆی کە بتوانین بە بەردەوام لەسەر پلانەکانمان چۆنوتت بین و سینەوە ئاگاداری بین ئەو تەمەڵیە نەگرین ئەو تەمەڵێ نەگرینە خۆمان چی بکەین بۆی کە پلانەکانمان دروست بێت خۆی زۆر کەسێک کە پلاندا دەنێ جوایی لەسەری سار دەبێتەوە سەرەتا مەسەرەن مەرحەلەی یەکەم وە گوتم ئێمە دەبێت سەرەتا پلانێکی کورتخایانمان هەبێ لە پلان کورتخایان کاتێک کە جێبەجێمان کرد ئەنجا دەگەینە پلانێکی مامناوەندی جێبەجێکار کاتێ ئەویشمان جێبەجێ کرد ئەنجا دەگەینە پلانێکی درێژخایان ئەو پلان استراتیژەی باسمان کرد لەبەرەوەی پلانەکان ئێمە ناگەینە ئێمە هەر برین تەواو من ئەو پلانە دادەنێم بۆ ئەم ساڵ و لەسەری دەڕۆم دەبێت سەرەتا لە قۆناغە دەست پێ بکەیت لە پلانی کورتخایان وە گوتیشمان دەبێت نووسراو بێ پێش ئەوەش نووسراو بێت چکۆ مەرحەلەی هەیە پێش ئەوە نووسرا بێ پێویستە پلانەکە بابرین خاڵی بەهێز و لاوەزمان دیار بکەین هەلو فرسەت و ڕێگرەکانیش دیاری بکەن ئەنجە نووسراو بێ لە پاش نووسراوەکانیش وە گوتمان دەبێت نووسراو بێ لەبەر چاو بێ بۆ ئەوەی لە بیرمان نەچێتەوە دووباری بکەینەوە هەتاوەکو بتوانین بێتە بەشێک لە کەسایەتیمان بێتە بەخۆ لەسەری بڕۆی زۆر باشە خات و شیلان سعید ڕێنماییکار و ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیان بەیانێ لەگەڵمان بسەبار بە پلاندانان لە ساڵی نوێ بۆ هیوایی کە هەم تۆ و هەم من و هەمووانێک کەسە بینەروبی سەرمانن بە ئەو ئاواتانی کە هەیەە بیگەنێ بە پلانێکی زۆر گونجاو و تەواو زۆر سپاس دەکەم بەڵێ تۆرین و نەورۆز دوو خوشکی پەنابەری ڕۆژاوای کوردستانن 3 ساڵە ئەوان لە کەمپی گەویلان نیشتەجێن بەڵام هەوڵیان داوە بەسەر ئازارەکانی پەنابەریدا زاڵ ئەوان بە گۆرانی و مۆسیقا ئازارەکان لە ناو ئەبن بوونەتە جێگای دڵخۆشیش بۆ پەنابەرانی دیکەی نێو کەمپەکە با پێکەوە بینەربین
نەوروز و تۆرین دوو خوشکن پەنابەرن کۆت ناوا کەمپا گەویلانێدا دەگەل هونەرێ ستران گوتنێ ژیانە خوا دەرباز دکەن. هونەر یێبوویە بەشەک ji ژیانە ڕۆژانەیە وان دوو خوشکان کو bi vê rêkê di nava penabertiyê da ew dilxwişekê ji bo xwe peyda dikin û xwediyên dengekê zelal û tilên zêrîne. Ez û xwişka xwe Newroz em ji bajarê Qamişlone em ev 3 salê me em li Kurdistanê dijîn em penaber bûn û em divê jiyana xwe ya penaberiyê de em ji xwe re ji bo ku em êş û azariyê xwe tev ji bîr bikin em me dest bi mûzîkê kir em mûzîkê bikartînin em li sazê dixin. Di nava her qadeka kempê da ku hind kes li hev kom bibin îdî rûniştin digel dengê van du kiçan xweş dibît ku ewan armanc pê ew e dilxwişekê ji bo penaberê nava kempê jî bi her awayî bît peyda bikin. Divê jiyana nexweş de rastî kampê de gelek astengî hene em dixwazin kêfxweşiyê bixin dilê wa de. Yani li Kurdê meselen heflat hebin meselen tiştek ûlo cîkî kom dibin em hemû ûlo ez û xwişka xwe em diçin nav wa de dirûnin ûlo em ji wa distîrînin ji ber huner hemû alaviyê xwe ûlo xweşî ye. Proveyên wana yên rojana divît temenî da li ser gotina stranê û jenîna sazê wêyekê digeynin ku ew xwedî hêviyên mezinin ji bo ku di paşa rojê da bişin bibin du hunermendên jêhatî. Huner beşeke ji jiyana hemû xwişka min em ser vî esasî rabûne û em înşallah em soz didin em xwedî huner û hunermend bimînin heta em bimirin heta taliya jiyana me û dixwazin paşa rojê de yani em xizmeta Kurd û Kurdistanê. Di nava vê jiyana penaberiyê da van du xwişkan yeşiyay ku dilxwişiyek diyar ji bo xwe û penaberên digel xwe peyda bikin ku ev henê nîşaneya berdewamî danê ye bi jiyankirinek hoşxebrî. Arî Hüseyn Kurdistan 24 کەمپا گەویلان. کۆتاییمان بە یەکەمین ئەڵقا لە ساڵی نوێی 2022 هێنا لە بەیانی 24 بۆ هیوایی کە بەدڵی ئێوەی خۆشەویست بوو بێت تا بێگەشتنەوەیەکی دیکە بەخواتان سپێر ماڵتان.